چەند زانیاری و داتایەکی سەرسوڕێنەرتان لەبارەی حەجی ئەم ساڵەوە پێدەڵم کە نزیکەی 2 ملیۆن حاجی لە پرۆسەی حەجی ئەم ساڵ بەشدارە. لەم ژمارەیەش زیاتر لە 1 ملیۆن و 600 هەزار حاجی لە دەرەوەی سعودیا هاتوون و نوێنەرایەتی زیاتر لە 200 نەتەوەی جیاواز دەکەن. ئەم ساڵ پرۆسەی حەج گۆڕانکاری بنەڕەتی بەخۆیەوە بینیوە و بە تەواوەتی بە دیجیتاڵی کراوە. بە جۆرێک کارتە زیرەکەکانی نووسک بوونەتە ناسنامەی ناچاری حاجیان و بەبێ ئەو کارتە ڕێگە بە هیچ حاجیەک نادرێت بچێتە شوێنە پیرۆزەکان. ئەم ساڵ سعودیا 150 ڕۆبۆتی زیرەکی جێگیر کردووە کە بە 11 زمانی جیاواز ڕێنمونی میوانانی ماڵی خوددا دەکەن. لە ڕووی مرۆیی و پزیشکیەوە بۆ یەکەم جار فڕۆکەی بێفڕۆکەوانی بۆ گواستنەوەی خێرای کەرەستە پزیشکەکان بەکاردێت و سوپایەکی پزیشکی گەورە کە لە 35,000 کارمەند پێکهاتوون لە ناو 32 نەخۆشخانەی گەڕۆک و 140 سنتەردا خزمەتگوزاری بێ بەرامبەر پێشکەش دەکەن. بۆ ڕوبڕووبوونەوەی گەرماش سعودیا تەکنەلۆژیای کۆنکرێتی سارکەرەوەی بەکارهێناوە کە پلەی گەرمی پیادەڕەوەکان بە ڕێژەی 12 بۆ 15 پلە کەم دەکاتەوە لەگەڵ دابەشکردنی 30 ملیۆن بتڵ ئاو تەنها لە ڕۆژی عەرەفەدا. بۆ ئاسانکاری کاری گواستنەوە شەمەندەفەری کارەبایی مەشاعری بە ئەنجامدانی 360 گەشت و گواستنەوەی 72,000 حاجی لە کاتژمێرێکدا بووەتە هۆی کەمکردنەوەی جەنجاڵی و نەهێشتنی پاسەکان. بەمەش دەتوانین بڵێن حەجی ئەم ساڵ تەنها فەڕیزەیەکی ئاینی نییە بەڵکو گەورەترین ئۆپراسیۆنی لۆجستی و تەکنەلۆژیە لە جیهاندا.